بەڕێزان بەردەوامین لەسەر هەمان بابەت لەسەر ئەو بڕیارەی تورکیا و لەسەر هەندێک لەبارەی نەوت هێرێمی کوردستان و پەیوەندی نەوتی هەرێم بە عێراقەوە و سۆمۆ و بەکوێ دەگا گفتوگۆی ئەم بابەتە دەکەین لەگەڵ بەڕێز کاک محەممەد حوسێن پسپۆری نەوت و ئابووری. کاک محەممەد سڵاو لێبێ بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ. بڕیارەکەی تورکیا مفاجئ بوو؟ نه مفاجئ نەبوو لەبەرەوەی خۆی گرێبەستەکە کۆتایی دێ ئۆتۆماتیە با بڵێن گرێبەستەکە مەداکەی تا مانگی حوتی 2026 بە پێی گرێبەستەکە ساڵە پێش کۆتایی هاتنی ئەبێ هەردوو لایەنی گرێبەستەکە عێراق و تورکیا بە نووسرا و ئەوە ئەلان بکەن کە ئایا ئەوان ئامادەنم گرێبەستە تازە بکەنەوە یا کۆتایی پێێنن. عێراقیەکان تایسە هیچیان ئەلان نەکردووە بەڵام وتا تورکەکان ئەلانیان کرد کە ئەوان کۆتایی بەم گرێبەستەیە هێنن. باشە وەکو دەڵێ باشەیە خراپە جارێ بەنسبەت هەردوو وڵاتەوە قسەی لەسەر بکەین. تورکیا بۆ بڕیارێکی وایدا بە بڕوای تۆ پێشتر تورکەکان چەند جارێک ئەویان ڕاگەاندووە کە ئەوان ناڕازین لەوەی کە لایەنی عێراقی نەوت هەوک پێویست هەناردە ناکا لەم بۆڕێەوە. ینی ئەم گرێبەستە گرێبەستی ئیدارەدانی بۆڕی نەوتی عێراق تورکایە. یعنی وەک پێویست خۆتەزانی ئەوە لە 25 سی 2023 تایسە نەوتی قەترە ڕەوانە نەکراوە لەو بۆڕێەوە. پێش ئەوەش بڕێکی کەمی نەوتی کوردستان لان لە هەم باشترین حاڵەتانەیە گەشتا 9 ملیۆن بەرمیل نەوت هەناردەیەکرا. ئەمە لە وەخت ڕۆژەوەی کە کوردستان دەستی پێ کرد ساڵانی نەوەتەکان بەهۆی ئابلوقی ئابووری لەسەر عێراق هەر نەوت هەناردە نێکرا لەو بۆڕێەوە. لە دوای نەوەتەکان ئەو بوو لە 2023 و 2004 قائیدە و گروپەکانی قائیدە لە منتیقەی مووسڵ و سەلاحەدین و ناوە بۆڕی ئەو بەشەی بۆڕەکە کە کەوێتە ناو عێراقۆ تەقاندیانەوە هەتا ئاخرجار لە ساڵی 2012 بە یەکجاری تەقاندیانوتر هیچ نەوتی پێ ناڕۆشت. لەم دوایە کە بەکارەهێنرا بەهۆی بۆڕی نەوتی کوردستانەوە بەکارهێنرا. تەبەن ئەم بۆڕیە کە ئەگاتە فیشخابور لە حدودی عێراق و هەرێمی کوردستان جۆینە بە دوو بۆڕی دیکەوە. یەکێکیان بۆڕی نەوتی کوردستانە ئەوە لە فیشخابور دەست پێکات تا خورمەڵە. ئەوی دیکە بۆڕیە با بڵێن ئیمتیدادی بۆڕێ کۆنەکەی عێراق و تورکایە بەڵام لە ناو عێراقا لە فیشخابورەوە دەست پێکە دێتە نینەوە دێتە سەلاحەدین و بێجی و ئینجا ئەگەڕێتەوە بۆ ناو کەرکووک. ئەم بەشەی تا ئەم دەقەش ئیش ناکە. بۆیە تورکەکان پێیان وایە وەکو پێویست سوودیان لەم بۆڕێ وەرنەگردووە قازانجیەوان لەوایە نەوت بڕۆ ئەوان داهاتی گومرکی خۆیان وەرگرن. ئەمە مشکلەیەکە با بڵێن ئەمە یەکێکە لە ئەو شتانەی تورکەکان ڕەنگە بیانوێ دەستکاری ئەم ڕێکەوتنە بکەن یا ڕێکەوتنێکی تازە بێن ئاراوە خاڵێکی کەشە تەبان ئەمێک $1 بۆ ساڵی 2010 کە گرێبەستەکەیان تازە کردو بۆ تورکەکان هەر ئەوەنیان پێ بەدەسە هات باش بوو بەڵام ئێستا ئەوان پێیان وایە خەڵکی کە هەیە ڕەنگە زیاتر بدا بۆ نمونە نەوتی کوردستان ئەگەر لێەوە هەنادەی بکەن بە مەمنونیوە سەروی $2.60 سنتیانەدا. حاڵی حاضر تورکیا خۆی لە شەرناخ کێڵگەیەکی نەوتی پەرە پێداوە ڕۆژانە سەروی 30,000 بەرمیل نەوت بەرهەمەهێنێ. ڕەنگە تورکەکان بیانوێ ئەم نەوتەی خۆشیان لەم بۆڕێەوە بەرن لە دەریای ناوەڕاست لە بەندری جێهان بیفرۆشن. پێشتر بە پێم ڕێکەوتنە نیانەتوانی ئەمە بکەن یاگەر بیان کردایە بۆیە کریان باە بە لایەنی عێراقی. بۆیە هەموو ئەم فاکتەرانە با بڵێن پاڵنەرن بۆی تورکەکان بیانەوێ کۆتایی بەم ڕێکەوتنە بێن و ڕەنگە چاویان لەوە بێ ڕێکەوتنێکی دیکە هەبێت و ئیتر چەند مۆدلێکی جاجا هەیە بۆ ئیدارەدانی بۆڕی نەوت یا بۆ ئەوەی چۆن ڕێگە بە خەڵکی کە بەی بۆڕێ نەوتەکەی تۆ بەکار بێنن نەوتی لێوە بفرۆشن وا دیارە تورکەکانیانەوە ئەو مۆدیە لە بازرگانیش بگۆڕن کە تەحەکومی بە ئیدارەدانی هاوبەشی هەردوو وڵاتەوە کرد بۆ بۆڕێنەوتەکە. باشە ئەم بەیانیە کە ئەواڵەکە بڵاو بۆیە من ئەنی سێرچم بۆ خوێندنەوەکانە کرد بۆ با بڵێن بڕیارەکە هەندێک پیان وە بوو کە تورکیا دەیەوێ بۆرێکی دیکە ڕابکێشێ لە ینی بۆ ناو خاکی خۆی لە عێراقەوە ینی ئەم بۆریە ڕەنگە کاریگەرتر بێ و زیاد لە 2 ملیۆن بەرمیلی ڕۆژانە بتوانێت بگوازێتەوە بە نێو خاکەکەیدا وە بیکاتە سەرچاوەیەکی گەورەی گواستنەوەی وزە و هەر تورکیا بۆ خۆی ببێتە دابینکاری غاز بۆ عێراقیش عێراق بۆ کارەوە پێویستی بۆ وزەیە هەیە یعنی جۆرێک لە بەدیل بێ. خۆی لە ڕاستیە منیش ئەو ئینەم بینی بەسە و تێگەیشتنە تۆزێک ناواقعیە تا بەنەما خەیاڵی جوانە
ئەنی خەیاڵیان گفتوگۆ و خەیاڵ و پرۆژەی با بڵێن هێشتا لەسەر وەرەقەیە لەم جۆرە هەیە بۆ نمونە ڕێگەی پەرەپێدان هەیە بەشێک لە ڕێگەی پەرەپێدان ئەوەیە نەوت و بەرهەمە نەوتەکانیش لە عێراقۆ بنێردرێ بۆ ئەوروپا ئەمە لەو چوارچێوایە بەڵام سێرکە پەرەپێدانی بۆ ڕێکی لەو جۆرە لانی کەم 4-5 ساڵ کاتی ئەوێ 20 ملیارد دۆلاری ئەوێ کی ئەم تەمویلە دابی نەکا بە وەزعی ئێستاوە ئایندەی نەوت خۆی چی لێتێ تا 5-6 ساڵی دیکە بۆیە زۆر زەحمەتە بڕوا بکەی بەوەی کە هیچ وە بەرهێنەرێک دێت نە لە عێراق و نە لە تورکیاوە ئەو هەموو پارە خەرجەکە بۆ ڕێکی نەوت دروستەکە لە بەسرەوە بۆ بەندەری جیهانی ئەو فەشەلیان هێناوە لە ئیدارەدانی ئەم بۆ ڕێی کە ئێستا هەیە دانی چی تۆ ئەمەی کە ئێستا هەتە ناتوانانی بیبیتەڕێەوە ئەڵێ ئەچم بۆ ڕێکی کرد قسێکی کوردی هەیە ئەڵە گوریز بە یەکلۆیی نەیەگەیشتۆ نۆرەی ئەوەیە دوولۆی کەیتۆ ئەمانە تا حدێکی زۆر شتی ناواقعە واقعەکە ئەوەیە گوریسە یەکلۆی خۆی ئەیبی نییە بە کوردی ناتوانانی ئیداری خۆی ئەیبی نییە ئەیبی نییە ئیشەکە ئەتوان لەم تەبەن ئەم بۆ ڕێ خۆی دوو بۆڕیە ڕاستێ ماڵێن بۆڕی نەوتی عێراق بەس ئەم بۆ خۆی دوو بۆڕیە ئەم دوو بۆڕێ پێکەوە هەردێکی پێکەوە ئیش بکاتوانێت ڕۆژانە ملیۆنێک و 600,000 بەرمیل نەوت هەناردە بکات ئەوە نەوتە لە کوردستان لە کەرکووک لە ژێر زەویایە ئامادەی هەناردە بکرێت تۆ ناتوانانی ڕێکەوی لەسەرەوەی ئەمە هەناردە بکەیت ئیسە بەچی بۆ ڕێکی کە دروستەکەی بۆیە ئەمە تا حدێک هینە لە عێراق قسەی لەم جۆرە هەیە بۆ ڕینەوتی سووریامان هەیە بۆ ڕینەوتی عەقەبە و ئوردون هەیە شت زۆرە وترێ بەڵام لە نتیجا هەمووی هەر قسەیە واقعەکە ئەوەیە ئیسە تورکەکان کۆتاییان بەم ڕێکەوت نهێنا ئەمە تەواو ئایا دوای ئەمە ئەوان چیکەیان ئەوێ عێراق وەکو دەڵێ با بیبەستینەوە بە کوردەوە ڕووداوێک لە جیهانە لارجێک ڕۆدا ئەبێ بابزانین بۆ کورد باش یا خراپە جارێ بابزانین بۆ کورد باشان بڕیارە یا خراپە جارێ زووە لەبەرەوەی ئێمە هێشتا نازانین ئەردۆگان و تورکەکان داوای چی لە عێراقەکەن باشە و ئەو ڕێکەوتنە تازی ئەوان ئەیانەیە فەرزیکەن چۆنە قسەیەک هەیە بە تایبەتی لە ناو تورکەکان خۆیانە لە وەسەتی ئەوانەی کاربەدەستن لەم بوارە ئەوان حەزیان لەوەیە ئەم بۆ ڕێوەکو ئەوەی کە پێڵێن ئۆپن ئەکسس پایپلاین بمێنێتەوە ئەمە بۆ ڕێەکە هەر کەسێک نەوتی هەیە بابێ لێەوە بیفرۆشی و کرێبە لەم حاڵەتە ئەگەر وا بێت و هەرێمی کوردستانی لێ هەڵاوێرد نەکەن ئەمە دەواازەیەک دابینەکە بۆی نەوتی کوردستانی لێەوە بفرۆشتە بەڵام ئایا عێراقیەکان بەمە ڕازیە بن یاکە بچنە هەر ڕێکەوتنەوە لەگەڵ تورکەکانە ناڵن لە عێراقۆ جگە لە وەزارەتی نەوت نابێت کەسی کە نەوت هەناردە بکە خۆی ئەمە ئەو خاڵەیە لە ناو ئەم ڕێکەوتنەی ئێستا هەبوو هەر لەسەر بنەمای ئەم خاڵەش دادگای نێوبژیوانی ژووری بازرگانی پاریس تورکەکانی سزادا ملیارونیە تورکەکانی سزادا و ئیتر تورکەکانیش نیانێش هەرێمی کوردستان نەوتەکەی هێناردە بکە ئایا مووقفی عێراقیەکان چییە بێ ئەمانە هەمووی بابەتی گفتوگۆ و دانوستاندنە بێت هەندێک دەڵێن هەرێمی کوردستان ڕەنگە بەنیاز بێ لە خەیاڵیا بێ حەقێکی سربەخۆ بکە بەبێ گوێدانە عێراق خۆ زۆر جارویان کڕواڵن حساب بۆ کە ئەم جارەش حساب بۆ کەس نەکەن و عەقدێککەنەوە لەگەڵ وەکەوەی 2014 بەس ئەمجارە ڕەنگە جیاوازتریش بێ تورکیا لەبەرەوەی گرێبەستیە بۆ لەگەڵ عێراقا ئەوەی دادگای پاریس هاتە ناوەوە بەس ئەمجارە خۆی تر گرێبەستی لەگەڵ نەماوە ئایا هەرێمی کوردستان سربەخۆتوانی ئەوە بکە خۆی کردی لە 2014 کردی ئەوە دەرەنجامەکەی گەشتۆتە ئەمڕۆکەی بینین لە 2014 کە ئەمەی کرد ئەو کاتە تەرەفی عێراقییان با بڵێن باواز ناوی کەس نێنین هەڕەشەی درۆن نەبوو لەسەر کێڵگە نەوتەکانی کوردستان حکوومەتی هەرێم نەوتی پەرەپێدا بوو هیوایەکی زۆر هەبوو لەوەی بەرهەمهێنانی نەوت لە مستەقبلێکی نزیکە قسە بوو تا 2016 بگاتە 1 ملیۆن بەرمیل لە ڕۆژێکە با بڵێن تموحێکی زۆر هەبوو کۆمپانیای نێودەوڵەتی هەمووی ئەهات بۆ کوردستان بەو هەموو قوت و زەخامەتی ئەو کاتەوە چوونە ڕێکەوتنێکی واوە لەگەڵ تورکیا ئەوەی کە لە میدیای کوردیان ناوێ ناوە ڕێکەوتنی 50 ساڵە ئەوە ڕێک ئەوە بوو سربەخۆ فرۆشتن و هەناردەکردنی نەوتی کوردستان بوو بێ حسابکردن بۆ بەغدا ئێسش گریمان شتێکی کەی وا دروستەکەنەوە بەڵام ئایا هەرێمی کوردستان ئەتوانێت لە ڕووی ئەمنی وە خۆی بپارێزێ کەلگەنەوتەکانی بپارێزێ خۆت بینی لە هەفتەی دوو هەفتەی پێشوە چی کرا بە کەلگەنەوتەکانی کوردستان ئایا ئەمە ڕیسکێکی زۆر گەورە نییە بۆ کوردستان و ئایا تەبەن ئەگەر شتێکی واژ بکرێت بەلای زۆرە لە دوای مانگی حوتی 2026 ئایا لە ئێسەوە تا مانگی حوتی 2026 هەرێمی کوردستان چۆنەژی خەڵکی کوردستان چۆنەژی ئەمانە هەمووی کۆمەڵە پرسیاری زەحمەتە بە قەنەعەتی من لە ئێستا هەرێمی کوردستان ڕەنگە نەتوانێت وەڵامی باتەوە ینی 1 ساڵی ترە بێ هەرێمی کوردستان ئیدارەی خۆی بدا
اینجا گەربیر لە شتێکی واش بکاتەوە. اینجا من بڕوان ناکەم ئێستا شتێکی وا مەترەح بێ بۆ هەرێمی کوردستان و ئایا ئەگەر مەترەحە عێراق عێراقەکەی جاران نییە؟ من پێم وایە عێراقی ئێستا بۆ قفی زۆر بەقوترە لە عێراقی 2013 و 2014 ئێستا شەڕی با بڵێن شەڕی ئەهلی و تایفی نەماوە، قاعیدە و داعش نەماون تا حەدێکی زۆر. عێراق ئێستا لە هەوڵی بوژانەوە و گەشەکردنایە، تەفاومی دروست کردووە لەگەڵ تورکەکانە، لەگەڵ ئوردونیەکانە، لەگەڵ وڵاتانی خەلیجا، لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتیە ئەوێت خۆی دروست بکاتەوە، ئابوووریەکەی بنیاد بنێتەوە. بە قەنەعەتی من هەموو کەسێک ئێستا زیاتر حەز لە شەراکەت و هاوبەشی استراتیجیەکە لەگەڵ دەوڵەتی فیدرالی عێراقا بەراورد بە 15 ساڵ بەلە ئێستا. بۆ ئەمریکاش ئەمە هەروایە؟ بۆ ئەمریکاش هەروایە، بۆ هەموو لایەک هەروایە و لانی کەم بۆ دراوسەکانی عێراق بە جدی وایە. بیانووی هەرێمی کوردستان پێدوانیە بیانووی بەدەستەوە تا بەغدا و چەنانێرێ ئەڵێ خەڵکەکەمان برسیەکە بێ بیر لە سەرچاوی تریدا هاتکەینەوە. خۆی بەغداش ڕاستە ئیسانیە فەلان خەڵکی کوردستانیان برسی و ماندوو کردووە، بەڵام بەغداش قسەی خۆی هەیە، بیانووی خۆی هەیە، ئەڵێ کاکە تۆ نەوت تەسلیم ناکەی، داهاتی نانەوتیم تەسلیم ناکەی، ئەمانە ئیلتیزاماتی قانونی و دەستوری تۆیە، وەکو چۆن تۆ داوای حەقی خۆتەکەی ئەبێ ئەمانش تەسلیمی خەزانەی فیدراڵی بکەیت. لە ڕاستیە هەردوو لایەن هەر ڕاستەکەن و هەردوو لایەن هەر ڕۆڵیان هەیە لە برسیکردنی خەڵکی کوردستان. لایەنە ڕاستەکەن هەردوو لاشیانە ڕاز ناکەن. ئیتر ئەو وەزع ئاوایە، ینی بابەتێکی سیاسیە تا حەدێکی زۆر. ئەم مەسەلەی ناکۆکی بینی هەولێری بەغدا و موچە خۆرانی کوردستان لە ئێستا بابەتێکی تەواو سیاسیە، بەم مەسەلە دارایی و نەوتیانە حساب ناکرێت. باشە، ینی وەکو شارەزایەکی بوارینەوت، ینی هەرێمی کوردستان ئێستا ئەو لیژنەیە دەڵێن دەتوانێت 10,000 بەرمیل نەوت بەرەم بێنێ بەهۆی درۆنەکانەوە. پێ دوایەکەی دەگاتەوە ئەو حەدێکە وەکو هەفتەیەک دە ڕۆژ لەمەوە بەر نەوتی خۆی بەرەم بێنێ. ئەبێ کۆمپانیا ئەسڵەن هەرێمی کوردستان چەند نەوتی بەرەم دێنە، یعنی ئێمە میشە لە کاتی زیانەکانە دەمانزانی هەرێمی کوردستان چەند قازانجەکانی بیرمە و کاتانەش کە زەرێک بەربۆرەکە کەوت ئەو کاتە بەڕێز سەفینجەی پێما بێوتە بێژی حکوومەت بوو داتە سەر شاشە و دەیوت بەهۆی با بڵین دوو ڕۆژ پەکەوتنی بۆرێکەوە زیانی 50 میلیۆن دلارمان لێکەوتووە. اینجا مانزانی لە ڕۆژ و دوو ڕۆژامە چەنێ قازانجەکە سیرکە خۆی ئەو ڕێکەوتنی دوایین ڕێکەوتنی بینی هەولێر و بەغدا بۆ ئەم مەسەلە دارایی و نەوتانە خەلەلێکی زۆر گەورەی تایە. ئەویش ئەوەیە پێداگیریەکە لەسەرەوەی هەرێمی کوردستان 280,000 بەرمیل نەوت تەسلیم بکە لە ڕۆژێکە، ئەم نەوتە هەناردە بکرێ بگاتە بەندەری جێهان، اینجا لێرە موچە خۆرانی کوردستان ئەدرێ. ئەمە ممکینە بکرێ، بەڵام بۆی ئەمە بکە یەک ئەبێ کۆمپانیا نەوتەکان ڕازی بکەیت، ئەوانەی کە نەوتەکە بەرهەمەیە. لە ساڵ و نیوێک مفاوەزات تا حکوومەتی فیدرالی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمە پێکەوە نیانتوانێت ئەم کۆمپانیانە ڕازی بکەن. ئێستا ئایا بە هەفتەیەک و دوو هەفتەیە توان ڕازیان بکەن؟ ئەمە پرسیارێکی تۆزێک زەحمەتە و بابەتێکێ بە ڕاستیە. ینی پێ وایە لە ڕێکەوتنەکە بیر لەم خاڵم نەکراوەتەوە، یان بە جۆرێک لە جۆرەکان خۆ لە زۆر لە ڕێکەوتنەکانە ئەکیدم نوێنەری ئەوانی لێ بووە، نوێنەری هەردوو لایتیا بۆ هەردوو حکوومەت زانیویانە ئەمە ممکن نییە بەم جۆرە جێبەجێ بکرێ، بەڵام من واتە سەورەکەم هەردوو حکوومەت هەر ویستویانە بە هەر نرخەکەی ئەم ڕێکەوتنە بکرێ بۆی لەژێر ئەو زەختە جەماوەری و فشارەی خەڵک دەرچن کە بڵێن ئەوە تا فلان حکوومەت بۆتە هۆی بڕینی موچە خۆرانی کوردستان. ئەگینا هەم بەرپرسانی بەغدا هەم بەرپرسانی هەولێریش ئەیانزانی ممکن نییە ئەم ڕێکەوتنە جێبەجێ بکرێ هەتاوەکو سەرەتا ئەو کۆمپانیانە ڕازی نەکرێ. ئەو کۆمپانیانش هیچ سیقیان نە بە حکوومەتی فیدراڵی عێراقیانە بە حکوومەتی هەرێمەیە، ئەڵێن ئیلا ئەبێ بە سیغەیەکی قانونی و بە نووسرا و دڵنیامان کەن و کە شایستە دارایەکانمان وەرەگرین اینجا نەوتەناردەکەینەوە. ئەوە ساڵەکە ئەوە قسەیانە ئیسە سەر سوورن لەسەرەوە. بۆیە ئەم ڕێکەوتنە تا حەدێکی زۆر وەکو بیانوویەک بوو بۆی سیاسیەکان فشار لەسەر خۆیان لابن بڵێن کاکە ئەوە تا ئێمە ئامادەین موچە خۆران بێنین یا بیدەین، بەڵام وەزعەکە ئەوە تا ئاستەنگەکە لە شوێنێکی دیکەیە. ئەگینا وازڵ بۆ ئەم ڕێکەوتنە ممکن نیە جێبەجێ بکرێت. ئێستا دوایین زانیاری دوایین قسە دوایینەوەڵەوەی کە لیژنێ گاتون و وتیان هەرێمی کوردستان دەتوانێت 10,000 بەرمیل نەوت بەرەمێنێ، لەمە 50 بۆ ناوخۆ بەکارێنێ 30,000 بەرمیل دەمێنێتەوە بۆ عێراق. ویتر عدوای ئەمڕۆ ئەو راپۆرتە بدرێت بە وەزارەتی عێراق.
بالضبط ئەبێ مرونەتی سیاسی لە هەردوو لاوە بنوێنرێ بە تایبەتی حکوومەتی فیدراڵی عێراق و سوودانی ئەبێ مرونەتی سیاسی نیشان بدا موچە خۆران لانی کەم ڕەوانە بکە وردە کۆمپانیەکانی ڕازی بکە بۆی دەستکەنەوە بە بەنهێنانی نەوت و دڵنیاشیان کاکە هەم هێرشیان ناکرێتە سەر پێدوانی وەکو بازرگان مامەڵەمان لەگەڵاکەن یانیسەوەکو بازرگانێک ڕۆڵ دەبینن ئەوە نەم دەدەنێ من ئەوە نەتان دەدەمێت ینی بەبێ گوێدانەوەی کە بڵن کاکە لەولاوە میلەتێک برسیە ینی هەردوو حکوومەتەکە پابند نابن کەیفی خۆیانە بەس لەولاو میلەتێک برسیە بووە لەو خەڵکاکەن ئێستا برسێتی خەڵکی کوردستان کراوە بە کارتی سیاسی یاری پێکرێ و دەرەنجامەکەشی ئەوەیە کە ئێستا موچە نایە بۆ خەڵکی کوردستان بەرپرسانی هەرێم قەنەعەتیان وا بوو ممکن نیە حکوومەتی فیدراڵی عێراق موچەی خۆرانی کوردستان ببڕێت و بەم جۆر ئەوەی کە ئێستا کردوێتی ئەوان تەسەوریان وا بوو ئەمە ناکرێ بۆیە بە هەوستی خۆیان نەوتیان تەسلیم نەکرد داهاتی نانەوتیان تەسلیم نەکرد قاچاقچێتی خاڵە سنووریەکانیان کردبووە پیشەسازیەکی منەظەمی ڕێکخراو ینی دزی بە ئاشکرا هەموو ئەمانیانە کە لەبەرەوە منەتیان نەبوو ئێستا دەرکەوت حکوومەتی فیدراڵی عێراق باکی بەوە نیە موچە خۆرانی کوردستانیش ئەبڕێت و ئەڵێ ئاوایە ئێستا مشکلەکە هێندە معقد بۆ ئاسانیە بە هەفتەیەک و دوان چارەسەر بکرێ بۆیە ئیلا هەر ئەبێ بەرپرسانی فیدراڵی عێراق حکوومەتی سوودانی مرونەتێکی زیاتر بنوێنن و موچە خۆران بنێرن ئینجا وردە هەنگاو بە هەنگاو لەگەڵ بەرپرسانی هەرێمە ئەو کێشەنەوتی و دارایانە هەیە چارەسەری بکەن و بخەنەوە سەر سکەی تەبیعی خۆی بەدەر لەوە ینی ممکن نییە تۆ ڕەنگە بە دوو مانگی کەس نەتوان کۆمپانیانەوتەکان ڕازی بکەن و بڕی نەوتی هەناردەکراوی کوردستان بگەنە 230,000 بەرمیل ینی ئەجا تا دوو مانگی تر تا ئەم کۆمپانیانە ڕازیەکرێ خەڵکێکرێت بێ موچە بێ ئایا خەڵک ئەوە سێتا ئەو کاتە بەلای زۆرۆ نەخێر بەڵامی تر ئەمە چۆن چارەسەری حکوومەت هێرێمی کوردستان چیە؟ نازانم تا ئیسە نەمبینیوە بەدیلێکی کیان هەبێت جگەلەوەی ئیلا هەر ئەبێ ڕێکەون لەگەڵ بەغدا هەر ینی ڕێنەوتەکەی خۆمان بە شێواکە موچەی پێدابین بکرێت لەگەڵ ناوخۆ نەوەڵان نەوتەکەی سۆڕێکی یابووری من حەقم بە سیاستۆ نییە سیاسی من حەقم بە سیاستۆ نیە گەر ئێستا هەرێمی کوردستان بۆ ڕێکی نەو دروست بکات لە خوڕمەڵەوە بۆ سەر دەریای ناوەڕاست و بەندەری جیهان هەر خۆی نەوتەکە بفرۆشیە بەدەر لەوەی تورکیا و عێراق با بڵێن پیرۆزباییشی لێ بکەن و پێیان خۆش بێ ئەو نەوتەی لە کوردستانە هەیە بیفرۆشە بەرمیلی $70 هێشتا کە نیو موچەی پێدابین ناکرێت نەک موچەیەکی تەواو ئەنی لە مانگێکە لە باشترین حاڵەتە چوارێکی موچەشی پێدابین ناکرێن ڕەبە موچەیەکی پێدابین نەکرێت ئاوایە بۆیە بڕی نەوتەکەمان کەمە کاکە ئێمە لە هەموو بۆ دەوترا پێش درۆنەکان تا نزیکەی 400,000 بەرمیل هەتا 400,000 کاکە 400,000 بەرمیل نەوتیش بفرۆشی پێش درۆنەکان 300,000 نزیکەی 300,000 بەرمیل نەوت بفرۆشی لە باشترین حاڵەتە بە $70 بیفرۆشیت دوای ئەوەی شایستەی دارایی کۆمپانیەکانی لێدەیتۆ تێچووی بەرهەمهێنان و هەناردەکردنی لێدەیتۆ لە باشترین حاڵەتە کەمتر لە $200 میلیۆن بۆ خەزانی گشتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە ئەگەر بە $70 بەرمیلە نەوتی کوردستان کاتێک هەرێمی کوردستان هەفتان ناکە گریمان ئەگەر بیشیکە بەڵام هەرێمی کوردستان چەند میلیۆن دلاری پێویستە بۆی موچەی مانگێک بدا نزیکەی $800 میلیۆن پێویستە بۆی موچەی مانگێک بدا لەگەڵ هەنێ خەرجی زۆر بەسیتی ئۆفیسی وەزارەتەکانی حکوومەتی هەرێم تۆ سێرکە کلێنەکە چەند گەورەیە بۆیە لە هەموو حاڵەتێکە لە باشترین دۆخێکی زۆر پێرفێکتی کاتەش خۆمان نوتمانە فرۆژەر موچەی هەر نادرانی ئەو وەزعی خۆتۆ لە بێت ئەو کاتە نزیکەی 430,000 بەرمیل فرۆشتا لە ڕۆژێکە هەموو مانگیش بەشە بوجەیەک لە بەغاوە ئاهات تەکمیلەکەی ئەهات پاشەکەوتەوە بۆیە باواقعیبین هیچ چارەسەرێکی نییە حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوەی بچێت لەگەڵ بەغدا ڕێکەوێ ئەو گیر و گرفتە سیاسیانی پێشتر دروستیان کردووە ڕێکی کەنەوە چاکی کەنەوە کاک محەممەدەست ناکە ێستا بەغدا ڕێکەوتنی ناویانی تەسلیم بوونیەوێ وەکو هەندێک دەڵێن نا تەسلیم بوون نیە کاکە ئێمە بە پێی دەستوری عراق کە خەڵکی کوردستان خۆی دەنگی یاوە بەم دەستورە کاکە ئێمە عراقین بەشێکین لە عراق وەزارەتی نەوتی عێراق و سۆمە و ئەنجومەنی وەزیرانی عێراق هی ئێمە شەوەکو چۆن هی پیاوێکی عربی خەڵکی بەسرە و ئەنبارە ئیتر تۆ بۆ ئاوا بە تەسلیم بوونی بینی ئەم جێگری بەرەبەری سۆمە کوردە سەرۆ کۆمار کورد نییە هەر باسی ئەو هەموو وەزیرانە کورد نین کاکەگیان تۆ ناکرێت لەلایەکە وەکو جوودای خوازێکی یاخی لەو شاخە بەبرنەوە شەڕەکەی سێری عێراقەکەی لەلایەک شوئەتەوە لە نەوتی بەسرەوە پارەی نەوتی بەسرەوە موچەت بۆ بێ ئەم تێگەیشتێکی غەڵەتە ئەبێ تۆ
تۆ وەکو بەشێک لە وەکو هی خۆت سێری پێکاتەکانی دەوڵەتی عێراق بکەیت هی خەڵکی بەستێ هی تۆشە بڕۆ بەشی خۆتی لێبێنە ینی پێ دوای خۆمان بە عێراقی بزانین و عێراق وەکو دەوڵەتی ئەمان سێرکەین دە باشە ئەگەر ئەوە ناکی فەرمو دەوڵەتێکی سەر بەخۆ بە خۆ دروست خۆکێ ڕێی لێگردووی ئەگەر ئەتوانی دروستی کە ئێمە ئەو هۆڵۆماندا فەشەلمان هێنا بۆیە ئێستا بە هەموو قەناعەتی خەڵکی کوردستان بەپێی دەستور بەپێی هەموو ئەو گرێبەستەی کە هەمانە لەگەڵ عێراق و خەڵکی عێراقا ئێمە بەشێکین لە عێراق کەواتە بەشی با شایستە دارایەکانی خۆمان بێنین ئەوەشی لەسەرمانەوەکو عێراقیەکی شەریف و نەزیه جێبەجێ بکەین چی لەسرە وەک پیاوانە بیبەخشە چی شەقی خۆتە وەریگرە کێ ڕێی لێگردووی ئەمە بکەیت ئیتر هەنێشتی سایکۆلۆجی و تێگەیشتنی غەڵەت و ناماقوڵ هەیە بۆم پەیوەندی بینی هەولێر و بەغدا ئەبێ ئێمە خۆمان ڕزگارکەین لەم تێگەیشتنە غەڵەتانە ئەگینا هەتای هەر لە دەوامەی ئەم بگرە و بەردەی بینی هەولێر بردی بەغدا هێنای ئەنی ناگەینە نەتیجە بۆیە بە قەناعەتی من هیچ حلێک نییە جگەلەوەی کورد بێ بە شەریکێکی ڕاستەقینە و جددی ساڵح لە بەغدا لەگەڵ هێزە عێراقەکانی ترا پێکەوە کار بکە بۆ تەثبیتکردنی مافەدارایی و سیاسیەکانی خەڵکی کوردستان هەر کاتێکیش تۆ توانی بووی بە دەوڵەتی سەربەخۆ ئەعلانی بکە و ببە بەڵام ئەمە واقع ئەمە هینی ئەمە مەترح نییە ئێستا هەموو کەس دڵنیایە کورد ئێستا نیە لە مووقفێکا بی لە سەربەخۆی بکاتەوە دەیتا لەگەڵ عێراقی بەباشی ئیشی خۆ بکە بۆی حەقی نەفەوتێ ئێستا ئێمە ئەو بەوەی کردومانە لە 2013 تا ئێستا ملیارەها دۆلار خەسارمان لە خەڵکی کوردستانداوە خەڵکی کوردستانیان برسی و لات و ڕەجاڵ کردو و نەتیجەکەشی ئەوەیە هەرێمی کوردستان ئێستا زۆر زەعیفترە لە ساڵی 2012 لە ساڵی 2009 کە و کاتە وەکو شەریکێکی جدی لە بەغدا بوو ئەنی پێگەی هەرێمی کوردستان ئێستا دایان جار زەعیفترە لەو کاتە لە ڕووی داراییوە وەزعی دایان جار خراپترە لەو کاتە بۆیە ئەبێ ئەم مەسەلەیە کلا بکرێتەوە بەرچاو ڕوونیەکە زیاتر ڕوون بکرێت ئێمە چین و چیمانەوە لە عێراقا بەڕێزکاک محەممەد حوسێن پسپۆری ئابووری و نەوت سپاس دەکەم سپاس بۆ ڕوونکردنەوەکان سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان خۆشەویستان بەردەوامین لە دوای شوێک دەست